سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنامەی هەرجارێ ئاوڕێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هۆنەرمەند، ئەدیب، شاعیر و نووسەر، چوەک دیدار، چوەک بابەت. میوانی بەرنامەی ئەم هەفتەی دیدارمان هۆنەرمەند، موزیسیەن بەڕێز کاکسانان محەممەدی دانیشتووی وڵاتی ئەڵمان کە لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵمانە تا پێکەوە لەسەر کار و ژیان و بەرهەمەکانی قسە و باسێک پێکەوە بکەین. فەرموون بۆ بینینی. کاکسانان سەرەتا بەخێراتنتان پێدەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامەیە کرد. زۆر سپاس کاکەمیرگیان، منیش بەر لە هەموو شتێ ڕێز و سڵاو و حورمەتم هەست بۆ جەنابت و بۆ کارمەندانی کۆمەڵە تێڤی، هەروەها بۆ بینەرە بەڕێزەکانتان. زۆر سپاس. کاکسانان سەرەتا پێمان خۆشە زیاتر خۆت بناسەنی بۆ بینەرانی کۆمەڵە تیڤی و پێمان بڵێ شوێنی لەدایک بوونت چۆ بووە. بەڵێ سانان محەممەدی، من مناڵ کورسانم، یا بێژین شاری سنا و گەورەبووی هەر شاری سنەم و تا زمانێکە هاتوومە دەرەوەی وڵاتە لە شاری سنە ژیاوم و ئێستەیش 10 ساڵێکە لە وڵاتی ئەڵمانیا. کاکسانان چۆن بوو شوێن هونەر کەوتی؟ هاوکات هۆکارەکانی ئاوێتەبوونی جەنابتان بە شۆڕش و تێکۆشانی سیاسیت کەی بوو و چۆن دەستی پێکرد؟ سوالەکەت چەند سوالە کاک ئەمیر. دیارە هەموو کەسێک پێم وابێ ئەوانەیە کە ئەهلی هونەرن بەرحەڵ لەوانەیە هەر لە مناڵیەوە شتایەک لە زێهنیانە هەر دروست بوو بێت و لەخەرە خولیای ساز لێدانن یا گۆرانی وتن بن. بەرحەڵ بۆ منیش هەروە بووە، منیش لە دەستپێکە شاید بێژمە گەڕێتەوە بۆ زۆر منداڵ بووم. ئەوایلی ئینقلاب لە ئێرانە، مناڵێکی کلاس 4 ئبتدایی بوو. من لە وەختا لە ئوستانداریە تەحەسونێکی یەکمانگە بوو لە دژی کۆماری ئیسلامی. لە ئوستانداریە من یەکەم جار لێنا 1-2 دانە سرودم خوێند. دیارە منداڵ بووم بەرحەڵ، بەڵام ئەو سرودی ئەی شەهیدانم وەکو نمونە لەبەر کردبوو ئەم خوێندەوە ئیتر لێ ئوستانداریە یەکەم جار لێناوە سرودەم خوێن. بەرەبەرە دواتریشی تر کەم دەستم کرد بە نەوازندگی لە سازی زەرب یا تۆمبەکەوە دەستم پێ کرد و دواتریش ئامێری کەمانچەم گردە دەسەوە. دواتریش بە ڤیالۆن بۆ فێربوونیشیان چوومە تاران لە خزمەت مامۆستا مشتەبای میرزادا بووم چەند ساڵێ. دواتر چوومە خەمەت مامۆستا ئەرسەلان کامگار. دواتریش بۆ فێربوونی موسیقی ڕەدیفی ئێرانی چوومە خزمەت ئاغای جەوانمیری و ڕەدیفی ئەبوولحەسەنی سەبام لە لای ئەوە خوێند. بەرحەڵ وەکو دەستپێک هەر لە مناڵی و بەرحەڵ شتێکمان هەربوو وەکو خوێندن، بەڵام دواتر من زۆر حەزم لە ساز لێدانن کرد ڕاستی. هەروەها بۆ ئاوێتەبوون بە مەسەلەی شۆڕش، یانێ وەختە انقلاب لە ئێرانە کریایی تر حاڵەتێکی عمومی بوو بە گەورە بوو، چ مردم سعیانە کرد بەشدار بن لە مەسائلێکە لە ناو وڵاتە ئەتفاقە کەفێ. بۆ منیش هەروە بوو بەڕاستی بۆ هاتوچوونکردن ئوستانداری و تەحەسونەکەی ئێنە و دواتریش بەرحەڵ بە کار و چالاکی مەدەنی و وەرزشی و هەروەها دواتر دروستکردنی چەند گروپێکی موزیکۆوانە لەو ڕێگانە هەوڵماندا کە تەسیرێکی مثبەتمان بێت لەسەر جامعەکەمان و شارەکەمان و بەرحەڵ لێنەوە دەستی پێ بەڕاستی بۆ شکڵا.
بڵێ کاکسانان بەرهەمە هونەریەکانی جەنابتان لە چ بوارێکدایە؟ ئەلبومێک یا بەرهەمی کۆکراوەیی تەیە جەنابەت؟ کارەکان من ڕاستی دەرەکە پێشتر لە ئێرانە کە بووم ئالبۆمم کردگە بۆ کەسانی تر وەکو موزیسیان وەکو ئاهەنگساز و تەنزیم کننده بۆ کەسی تر وەکو ئالبۆمم کردگە، بەڵام بۆ ئەوانەی خۆم زۆرتر مەجالەکە وەختی هاتمە دەرەوەی وڵات زۆرتر ڕەخسا بۆ من. لێرە لە حدود شاید بژم 15 بۆ 20 دانە کارێکم ئامادە کردگە، هەم سرودی شۆڕشکێڕیە هەم گۆرانی نۆرماڵە لە هەردوو بوارەکەس، بەڵام بە شێوەیە ئالبۆم کارەکانم بڵاو نەکردگەسەوە بە نسبەتی مەجالەکە ئەوەی کە اتفاقە کەفێ وەزعەتی ڕۆژ سایم کردگە سرودەکان زۆرتر سرودەکانم بڵاو کردگە سەدای 5-6 دانە بە نسبەتی وەزعیەتی موجود لە جامعە. منیش هەوڵمداگەت کە تەسیرم بێ مەسەڵەن لە قەزیەی کۆبانی کە اتفاقەفت سرودێکم لە وەختا دروست کرد بۆ کۆبانی و بۆ ئەفرین وانە بەناو هینەکان بەست بۆ کچە شۆڕشگێڕەکان بوو. حاڵ دواتر مەسەڵەن لە ئێرانە تەزاوراتەکان ئێران لە چەند ساڵی ڕابردووە اتفاقەفت کە یەکێ لە شعارە سەرەکیەکانیان مەرگ بۆ دیکتاتۆر بوو. منیش ئەوە بوو بە مایەی ئەوەی کە بتوانم سرودێکم دروست کرد بەناو دیکتاتۆر کە هەر بەدژی دیکتاتۆرەکان بوو. زۆرتر سرودەکانم بڵاو بوو گەسۆ من لەوە قادایسا. زۆر باش ئالبۆم کە جەنابەت پرسیارت کرد دایسە وەکو ئالبۆم بڵاو نەکردگەسە. زۆر باش دەیبایمە ئەم دیکتاتۆر کە ڕنگدانەوەیکی باشیشی بوو لەگەڵ بینەران بچین ئەم بەرهەمە ببینین. أشداء على الكفار رحماء بينهم. این کوتاه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. فقر و فحشاء و هجاریه اعتیاد و بیزاریه هرزان ترین کالاگیانا او مانا اینی اجیانا بسایتر دوای دیان سال ام دیوزما بخینە چاڵ نرکەی خەڵکو و شعاردانە لە چاو زاڵم خەوزێڕانە لە چاو زاڵم خەوزڕانە ژن و پیا و کچ و کوڕ دژی خەکانی زوڵم و زۆر هەوارەکەین بەتین بەگۆڕ مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر. شەقامەکان بەهەژێنن کۆڵانەکان کەن بە سەنگار لە بەران بایار تاریکایی و شەوە زەنگە بن بە لەمپار چارە نووسیایان یەکە گەلان دژی دیکتاتۆر لە جیهان دەنگمان دەخەینە سەر دەنگێک بۆ پاڵ پشتی چەوساوەکان بۆ پاڵ پشتی چەوساوەکان ژن و پیا و کچ و کوڕ دژی خەکانی زوڵم و زۆر هەوارەکەین بەتین بەگۆڕ مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر.
کچک لمن ندا لم شورشا اچین بگیش دیکتاتورا قصل نکای لها رشا هولی گلایان برزگاری لگل یکا گریدران چاران و سیمش یکا لانکارا و بغوتران لدمشق و بغوتران جنوبیا و کچوکو دژی خواکانی ظلم و زور هوارکین بتین بگور مرگو نمان بو دیکتاتور مرگو دیکتاتور مرگو دیکتاتور کاکسانان ڕۆڵی هونەر بە تایبەت ئەو بوارەی کە جەنابتان ئیشی تیاکەن و تەأسیراتی لەسەر مبارزە و تێکۆشانی کۆمەڵانی خەڵک لە کوردستان چۆنە؟ هنەر یا موزیک لە قاڵبی موزیکی یا هونەری شۆڕشگێڕیە دیارە هەمەتانێت تەأسیر لەسەر جامعەدا بنێ و هەم لە جامعەت تەأسیر وەربگرێت. ئیسەیش لە پرسیارە پێشووەکە عەرزم کرد لە خەمەتە تەزاوراتێکە لە ئێرانە بوو لە ساڵ 1970 بەرلەوە تریش کە شعاری سەرەکیەکەیان مەرگ بەر دیکتاتۆر بوو. من ئەوە بوو بە هەوێنی سرودێک بووم دەستیارە جامعاتانێ لەسەر هونەرمەند تەأسیر بکات و هونەرمەندیش بە هەمان شێوە شاید سرودەکەی منیش بتوانێت نوعی ئاگاهگەری تیابێ بۆ کۆمەڵانی خەڵک و بتوانن استفادە لێکەن. پێشتر بۆ خۆتان باشە زانن نمونەیەکی زۆر باش و موفق لە هونەری شۆڕشگێڕی گروهی بانگەوازی کۆمەڵە بوو کە لە ساڵانێکی نەچەندان دوورە مەجموعەیەک سرودی شۆڕشگێڕی باشیان پێشکەش کرد و ئێستاشی لەگەڵ بێ خەڵک هەر سرودەکان ئەڵێنەوە و پیان خۆشەوە و بەرحاڵ تەأسیری خۆی هەیە. گەرەکمە بێژم هەم جامعە ئەتانێ لەسەر هونەرمەند تەأسیر دابنێ و هەم هونەرمەندیش ئەتانێ لەسەر جامعە تەأسیر دابنێ وەکو ئاوێنەوان. بەڵێ کاکسانان خۆتان ئاگادارن هونەربەردانێک کە لە کوردستان ئێستا هەن تا چ ئاستێک توانیویانە لە بواری کۆمەڵایەتی یاکو فەرهەنگ و دابوو نەریتی پێشکەوتوو هەڵسوراون و تا چەند توانیویانە تەأسیریان هەبێت؟ بەداخەوە چۆن لە ئێرانە بەحسەکەمان ئێرانە حتمن چۆن حکوومەتێکی دیکتاتۆر لێ ناهەست هونەرمەندەکان ناتوانن بە ئازادی ئەو شتێکە وا مەبەستیانە ئەنجامی بن. بەڕاستی زۆرتر هونەرمەندەکان کاری نۆرماڵەکەن گۆرانیگەل شاد یا گۆرانیگەل عاشقانە زۆرتر خۆیان لەو بوارادن کەمتر کەسێک خۆی ئەدا لە بواری سرود و کاری شۆڕشگێڕی چۆن خەتەری ئەوەشی هەیە کە لەوانەیە بیگرن و لەوانەیە عەزیەتی بکەن و تەکوتو کەس زۆر بەداخەوە کەمە بەڵام دلیلەکەیشی مشەخەسە 40 ساڵە حکوومەتێکی دیکتاتۆر هالۆ مەملەکەتە و بەرحاڵ بە هەموو شێوەیەک خەڵکی نیاوەتە ژێر فشار و ناڕەحەتی و بەرحاڵ بۆ هونەرمەندانی شەر ئەوەیە هونەرمەند گەرەکی بی یەک دانە کارکە ئەگەر گەرەکی بە ڕەسمی بیکە ئەشێت دەیان فیلتر بتوانێت تێپەڕێنێت تا کارەکەی بتوانێت بڵاو بکاتەوە یا زەبتی بکە. ئەگەر بە شێوەیەکی شەخصیش ئەیکەی بە قەڵوەک و موسیقی ژێرزەوینی کە لە ئێرانە قسەی لێوەکەن ئەویش دواتر ئەگەر بتناسنەوە حتمما گیر و گرفتی خۆی هەست بۆ ئەو گۆرانی بێژە یا بۆ ئەو موزیسیەنە. بۆیە لە ئێرانە بە تایبەتی بەداخەوە کەمە لەبەر ئەو هۆکارە بەڵام هونەرمەندانی کە تۆزە مەجالێ باشتریان هەست لە دەرەوە ئێران ئەوان ئەتانن بیکەنیسە تا چە حەدێکە متەسفانە زۆر نییە. چۆن بێژم دنیای ئیمڕۆ و دنیای سەرمایەداری و ئەو گشتە زەرق و بەرق سەرمایەداریە گۆرانیەکی هەڵپەڕکێ لەوانەیە جەماوەری زۆرتر بێ لە دروستکرد لە کەسێکە گەرەکی بە سرودە دروستکات و مردم دیارە کەسی خۆی هەیە بەڵام
دنیای سەرمایە و زەرق و بەرقەکە وای کردوێت کە ئەو لایەنەکەی تری تۆزێ سەنگینی بکات ڕاستی. بەڵێ کاک سانان هەروەگەی ئاگاداریم پێما بێت چەندین بەرهەمی شۆڕشگەڕانە تۆمار کردووە وەکو سیروان کە بۆ یادی گیانبەختکردوانی گوردانی شوان بوو، وەکو ئازادی، وەکو کچانی خۆرەتاو، دیکتاتۆر، دایکانی شۆڕش پێما لەم ئاخریانەشدا باڵندە کۆچەرەکان کە ئێستا بڵاو نەبووتەوە. دوایین بەرهەمت کە لەسەر دایکانی شۆڕشە چۆن بوو بیرت لەم بەرهەمانە کردەوە، شێعر و موسیقاشت بۆ داناون. بە تایبەت ئەمە پێمان خۆشە بۆ دوایین بەرهەمیان کە لەسەر دایکانی شۆڕش بووە زیاتر لەسەرم بەرهەمە بۆمان بدوێ. بەڵێ بەسەر چاو بەر لە زیاتر لە ساڵێک وەکو ئیدەکەی لە زێنما دروست بوو دلیلیشی بەرحاڵ زمانی لە ئێرانە بوو تەک مەجموعەیەک لە ئەو دایکگەلەوە مناڵیان پێشمەرگە بوو ئیستا کوڕیا کە نیشتیان پێشمەرگە بوو من کۆنتاکتم هەبوو بەسەرهاتەکان و خەم و ناڕەحەتیەکان و دڵنگەرانیەکانی ئەژنەف بەڕاستی لە نزیکەوە بازە لە دایکەکان بەسەرهاتەکان خۆیانیان ئەگەڕاندەوە دواتریش کە هاتمە دەرەوە بەرحاڵ دووبارە لە ڕێگەی کەسانی ترە و قسە و باس و دەردی دڵی دایکانی تریشم گوێ لێگرت بۆیە ئەوە لە زێنما دروست بوو کە بتوانم سرودێک دروست بکەم کە تۆزێک ئاوڕێ باتەوە لە دایکەکان لەو دایکگەلێکە لە هەموو سەختیەکانی 40 ساڵی ڕابردووە لەگەڵ ڕەوتی مبارزە و ئازادی خوازی و عەداڵەت تەڵەبی ناوجامعە بوون ئیتر دایکگەلێکە مناڵیان بوو بە پێشمەرگە بەشون مناڵیانە ئاوارە بوون بەشون مناڵیانە شار بە شار و دێ بە دێ و شاخ بە شاخ گەڕیان بەشون مناڵیانە تازانم تووشی زەحمەت و ناڕەحەتی بوون حتا کەسانێکیان لێ مردن بەڕاستی لە ناو شارەکانیشدا زۆرێک لە دایکەکان بەڕاستی گیریان کەفتنە زیندان شکەنجە کریان بێ احترامیان پێکریا ئەمانە گشتی دلیل بوو بۆ ئەوەی کە منیش بتوانم فکری لێ بکەمەوە بتوانم بەرهەمێک دروستکەم کە ئاوڕێ باتەوە لەم دایکە لەو احترامێک و ڕێزێک دابنێ بۆ ئەمنەوە دایکەلەی کە ئێستەیشی لەگەڵا بێ چازانم هەر چاوەڕێن و هەر ئێستەیش ئومیدوارن بەرحاڵ زمانێ بێت و ئەوانەیە کە مناڵەکانیان ماگن مناڵەکانیان بگەڕێنەوە داوێنیان و بە دیداریان شاد بنەوە بەرحاڵ بیرۆکەکەی ئەوە شتێکی یەکدەفعەیی نییە دیارە مێژوویەکی 40 ساڵەس و ئەم دایکەلیشە لە تێ ئەم 40 ساڵە بەڕاستی مێژوویەکیان بۆ خۆیان تۆمار کرد لە مقاومەت و لە ئازایەتی و لە یارمەتی گەیان و یانە لە بە هەموو شێوەیەک بەرحاڵ منیش شعرێکم بۆی دانیا دواتر شعرەکە ملۆدیەکم بۆی دروست کرد و موزیکم بۆی نووسی و دواتریش کە زەفتمان کرد و تیمێک لە ڕەفیقگەل هەن لێرەکە بە شێوەی حرفەیی کاری تەسویر و ئەوانە ئەکەن ئەوانیش ئەو کلیپیانە بۆ دروست کرد و لێرەوە دەستخۆشی لە هەموو لایەکیانەکەم. ئەم دایکانی شۆڕش کاکسانان تالان بڵاو بووتەوە؟ دایکانی شۆڕش من هەفتەی ڕابردوو لەگەڵ ئاریان تێوی بەرنامەیەکم بوو لەگەڵ مامۆستا نەجمەدینی غوڵامی لێنا ئەوان بڵاویان کردە و ئێستەیش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە تایسە بڵاو نەبووەتەوە. لێ با بچین پێکەوە لەگەڵ بینەران ئەم بەرهەمە تازێت کە لەسەر دایکانی شۆڕشە پێکەوە بینی. بەڵێ فەرموو باش. باڵندەکەی خەیاڵی من ئەنیشێتە و لای ماڵەکات ئەکا سەیری حەوشە و بەن و ڕوخسارە پڕ خەیاڵەکات ئێوارەی لای زەردا پەڕە و بیری ساڵانی ڕابردوو ئەخزێتە دڵ تەڕێ ئەکا چاو
ترس لە ڕەنجێکی بابردو ئەقزێتە دڵ تەڕێ ئەکا چاو ترس لە ڕەنجێکی بابردو سۆمە چاوت کەس کەس بووە لە چاوەڕوانی عەزیزان شار و گوند و شاخ و دۆڵێت پێوە هاوین و پاییزان خۆڕەگر بووی ساتێوتیان شەهید بووگە سالارەکان دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکات دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکات سرد بەرزە وەگێتەواری بەرزە فڕی قەندیلەکەم خۆشەویستی بێسینوورە لەناو دڵتایی دڵەکەم عەزیزی وەک گوڵاگەنم وەک نەمامی تازە چەند و پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو ئەو خۆکەی بێ ئەو بەهارە کە نیشتمان ئازادە بێ ئاواتی دایکان بێتە دی بڵێم دایە لێت موژدە بێ ڕێبوارانی ڕێی ئازادی دەستە دەستە گەڕانەوە ماچکەی چاوی ئەزیزانت کە چووی بەرەو پیریانەوە ماچکەی چاوی ئەزیزانت کە چووی بەرەو پیریانەوە کاکسانان ئایا بە هیوایەن لەم بوارەدا زیاتر هەڵسوڕاو بیت بەرهەمی نوێت هەیە بەرهەمی نوێتان بەدەستەوەیە ڕاستیەکەی کارێکترم ئامادە کردگە خۆی ئیشارەت پێ کرد لە ناو قسەکاندا بەڵێ بەناو باڵندە کۆچەریەکان بەڵێ کۆچەریەکانی شەر سرودێکە بۆ ئەو ڕەفیقە قەیمیگەلە دروستم کردگە کە دیارە شعرەکە دوو لایەنی هەست لایەنێکی بەحسی تەبیعەتەکات و لایەنی دوومەکەیشی دیارە بەحسی ئینسانەکانەکات و گەڕانەوەی ئەو ئینسانگەلە کە ئازادی خواز بوون بەرابەری تەڵەب بوون ئەو ئینسانگەلەیە کە زمانی وجودیان بوو لە ناو وڵاتە مردم بە وجود ئەوانەوە ئاسوودە بوون بە وجود ئەوانەوە خۆشحاڵ بوون ئەو سرود باڵندە کۆچەریەکان بەحس لەوە ئاکات کەی ئامادە دەبێت بۆ بڵاوکردنەوە هیوادارم لەگەڵ ئەو تیمەی ڕەفیقمان کە
سێ نەفەرن وەکو دەرهێنەر و فیلمبەردار و ئێدیتۆر تەکیانە قسەم کردگە شاید لە چەند مانگ ئایندا بتوانین تەسویری بۆ بکەین و حتمما تەسویریشمان کرێنە خزمەتتان بڵاوی بکەنەوە. زۆر باشە. کاکسانە من بۆ خۆم پرسیارێکم نییە، ئەگەر خۆتان ئەزانن شتێک کە باس نەکرابێت ئشارەی پێ بکەن فەرموو. نا زۆر سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم لە جەناب و لە هەمووی کارمەندانی کۆمەڵە تێوێ. هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکانتانە، من شتێکم نییە بەڕاستی دەستخۆشیتان لێکەم. زۆر باش. با بچین کچانی خۆرەتاو لەگەڵ خوداحافیزیکردن لەگەڵ کاکسانان چین کچانی خۆرەتاو بینین بەرهەمێکی تقریبا 1 ساڵ دەبێت کاکسانان، دروستە؟ لە جریانی شەڕەکەی ئەفرینا کچانی خۆرەتاوم دروست کرد. ئەلبەتە دیارە ئێمە کچانی خۆرەتاو لە ئاجیکەندەوە دەستی پێکردگە. یەکەم دەستەی کچان کە بوون بە پێشمەرگە و بەرزدی ناعەداڵەتی وەستانەوە دیارە لە ئاجیکەندەوە ئەوڵین جەرەقەی لیداگە و بەرحەڵ تاو لە حزێک کە منیش سرودەکەم نووسی لە ئەفرینەوە ئەو ڕەوەندەر ئەدامێ بوو بە شێوەیەکی گوستەردەتر. زۆر باشە. زۆر سپاس بۆ بەشداریت کاکسانان لەم بەرنامەیەدا. زۆر سپاسی ئێوە کە منیش دەستتان خۆش بێت. زۆر سپاس. با بچین کچانی خۆرەتاو بینین. چڵێ زەیتونی ئەفرین مێخەک بەنیە گەرێمیان بیدەم لە سێوی سەبڵاغ بیشم لە داریا چێوان دایک شەهیدێکی سنا وەک بەڵوێزی شەهیدان بیدا لە یەخەی ژنێ یا کچێکی شۆڕشوان پەرچەمداری ئازادی کچانی خۆرەتاون پەیکی ئازادی و شادی کچانی خۆرەتاون بۆ ژیانێ بەرانبەر تێدا یەکسان بێ بەشەر کۆڵەکەی یاسای سەروار کچانی خۆرەتاون کە شۆڕەکەی ماڵایان شاجوانەکەی دڵدارن بەران بەرخواکانی شار دژی سەرمایەداران لە ڕۆژ هەڵاتی وڵات ئاوریکیان هەڵگیرسان بڵێ سەی لە ڕۆژ ئاوا گڕێ بووە داگیرکەران پەرچەمداری ئازادی کچانی خۆرەتاون پەیکی ئازادی و شادی کچانی خۆرەتاون بۆ ژیانێ بەرانبەر تێدا یەکسان بێ بەشەر کۆڵەکەی یاسای سەروار کچانی خۆرەتاون شەنگە باڵە و ڕوومەت گۆڵ وەکو پەنجەی خوارەتاو گەن بازی ورەی بەرزدان ئێستا بەرزتر لە هەتاو
بەر هەڵدان و بەر خودان شەهید بوونتان لە پێناو ئامانجێکی ئینسانی دوور لە خۆپەرستی و ناو پەرچەمداری ئازادی کچانی خۆرەتاون پەیکی ئازادی و شادی کچانی خۆرەتاون بۆ ژیانێ بەرانبەر تێدا یەکسان بێ بەشەر کۆڵەکەی یاسای سەروار کچانی خۆرەتاون بەڵە بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی دیدار و ڕاوەی ئەم هەفتەیە هیوادارین کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بووبێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرفێت تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.